هۆکارێکی تر لە ئەوەی کە واکە ئەم گەنجە دیندارەیە، ئەم کەسە دیندارە شەرت نییە گەنجش بێ لەوانەیە بە پیری وازی لێبێنە، نەعوذ بالله، زۆر خراپ. ئەویش وەڵامدانەوەی وەسوسەکانی شەیتانە. ئێمە وەکو مسلمان باوەڕمان وایە کە شەیتان هەیە، ئیبلیسێکە، شەیتانە خۆی و زوڕێتەکەی، ئەوان ئێمە ئەبینن، ئێمە ئەوان نابینین، ئەوان توانای وەسوسەیان هەیە لە دڵ و دەرونی ئێمە، وا بکە وامەکە ئەوە نەکە ئەوە بکە، هەرچی شتێکمان پێ ئەڵێ هەر خراپە، هەرچی شتێ بە قسەی بکەین ئێمە سەرگەردان و گومڕابین. چکە ئەو باوکە گەورەمانی کە ئادەمە هەڵخەڵەتاندوو. ئەگەر ئێمە کە ئەزانین شەیتان دوژمنی مرۆڤ و شەڕی بێ ئامانی لەگەڵ مسلمانانە هەیە، ئەزانین هەر دەرفەتێکی ململانەی بۆ ڕێکەوت بۆ لاوازکردنی دینداری مسلمان و تەقواکاریەکەی درێغی ناکات و حتمما تیری ژەهراوی خۆی هاوێتە دڵ و دەروون و هەست و نەست و هۆش و ئێرادە و ویستی ئەم کەسەوە. ئەزانین بە هەموو شێوەیەک لە هەوڵی ئەوەیە کە مسلمان لا ڕێ بکات و گومڕای بکە، ناشەرعی لا جوانەکە، ڕێ حرامی بۆ بەرفراوانەکە. هەر مسلمانێک بەدەم وەسوسەکانی شەیتانەوە چوو بێگومانەکەوێتە گومانەکانی عەقیدە کە پێوترێ شوبهات، یا گومانەکانی ڕەفتار کە پێوترێ شەهەوات، یان لە گومانی عەقیدە و ئیمان و دین و بیر و باوەڕ و نوێژەکان و فەرزیەت و حەڵال و حەرام و ئەمانەیە بە دەلیلەکان لە گومانی لە دەلیلەکان بۆ دروستە بێ، یان گومانی لەو بۆ دروستە بێ کە ئەکەوێتە نەک گومان، ئەو کاتە لەگەڵ ئارەزوەکانی ئەڕوا ئەکەوێتە حەرامە، ڕەفتاری حەرام، یا خواردنی حەرام، پۆشاکی حەرام، ناو دەرکردنی حەرام، بە ئیستیغلالکردنی دینەکە، ئەوانە تەبعاً هەمووی ڕەفتاری حەرامن و کەسەکە وردە وردە خۆی بەرەو شلگیریە ڕات و خەتەرە. چکە دوورەکەوێتەوە لەوەی کە ئەو هەستی پێکرد لە یەکەم جارەوە عوبودیەتی بۆ خوای گەورە ئەنجامەدا، تەزکیەی نەفسی نامێنێ، زاڵ نابێ بەسەر نەفسی خۆیان، دوای وای لێ دێ بە قسەی شەیتانەکەوە ڕوا بدوایە. تەبعاً ئەمەش ئەمەنجامە زۆر دژوارە، بۆیە خوای گەورە و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام هەمیشە هۆشداریان داوەتە ئوممەتەکە بە مسلمان کە بە تایبەتی کە ئاگادار بن خۆتان نەکەونە ژێر کاریگەری و وەسوسەی شەیتانەوە، گوێبیستی نەبن، فریوی نەخۆن، چاواشەکاریتان بەسەرا نەهێنێ، دوای ئاڕاستەکانی مەکەون. خوای گەورە فەرمێ یا بەنی ئادەم، بە هەموو بەنی ئادەم، يا بني آدم لا يفتننكم الشيطان كما أخرج أبويكم من الجنة ينزع عنهما لباسهما ليريهما سوآتهما إنه يراكم هو وقبيله من حيث لا ترونه. واتە ئەینەوەکانی بەنی ئادەم، شەیتان تەفرەتان نەدات و دین و دینداریتان لاواز نەکە و سەرنجام لە فەرمانی خوای گەورە دەرتان بهێنێت و وەکو کە دایک و باوکتانی لە بەهەشت بە دەرکردن دا و گەیاندنی ئەو حاڵەتەی کە سزا بدرێن و پۆشاچیان پێوە نەمێنێت و عەورەتیان دەرکێ. ئاخر خۆ شەیتان و دەست و دایرەکەی ئێوە ئەبینن، بۆیە توانای وەسوسەشیان هەیە، توان فێڵتان لێ بکەن لە کاتێکا کە ئێوە ئەوان نابین و نایەن ناس. بەڵام پێویستە خۆتان لەو وەسوسانەی دڵ بپارێز. هەروەها فەرمێ یا ئەیها الذین آمنوا ادخلوا في السلم كافة ولا تتبعوا خطوات الشيطان. شوێن هەنگاوەکانی شەیتان مەکەون. هەنگاوەکانەوەیە یەکەم جار نەزەرێکە، دوم جار مەوعیدێک و قسەکردنێک و پاشان پێگەیشتنێک و دەستبازیکردنێک و هەروە بەرەوزینە. یەکەم جار شوبهاتێکە و حرامێکە و بە دەور و پشتیا دێودەی احتیمال ئەمە بەخوا بەڕێی مەلا فڵان کەس برا فڵانیش مەلایە، هیچیش نێ ناوێن ناوە مەلا، کابرا تەجوید نازانێت پێڵێن مەلا لە کوردەواری، بەخوا ئەوەتی ئەمە حەڵاڵە، تەوا بە فەتوای ئەو ڕیبا وەرەگری. ڕیبایە و ئەژزانە کە حرامە، ناڕوا زۆر تەحقیق بکاڵن، نا بەخوا عولەمانی تر حرامیەکەن، با ئیکتیفا بکەن بەمە. هەروەکو چۆن تەلەبەیەکی تەمەڵ امتحانی داوە خێراخێرا جوابەکان دەداتەوە بە پەلە و مراجعە ناکاتەوە، لە زۆر باش بووم، دێتە دەرەوە بەخوا 80 دێنم کافیە، بەسە 80 لە 100 دێنم. دوای وەختێ دێتە دەرەوە لە یەکەم ڕەفیقێ پرسێڵە و سوالی یەکەم چۆن بوو؟ ئەو جوابەکەی ئاوای ئاوایڵە نا جوابەکەی ئاوای بە غەڵەت ئاچووی، وەڵی 70 دێن. دوایە ڕوا لە یەکێکی ترە پرسێ سوالی چوارەم ئاوا بوو، ئاوا بڵن نەبابە ئەمە جوابەکەی ئەمە کتێبەکە جوابەکەی لێرایە، ئەڵە بەخوا 60 دێن. دوای لەو بەینایە و گوێی لێ دوو تەلەبەیتر باز لە سوالی سێمیشەکەن، ئەڵە بەخوا 50 دێنم. دوای با بڕۆمە بۆ ماڵ و بەخوا بێ بەچل وەزانێ ئەو نەتیجەکەی تەحدید دەکات. دوایی ئەم کەسەش کە خۆی شەیتان فریوی داوە
خۆی بە دوای نەفسیەتی شەیتان بە دوای وەسوسەکانی شەیتان کەوتو و نەفسی لەگەڵ ئەوە گونجاندووە ناڕوا جۆ لە عالمە گەورەکان بگرێت کە بە دەلیلەکان و بۆی باسەکەنەوە ئەمە حرامە ئەمە زینایە ئەمە لیواتەیە ئەمە ڕیبایە ئەمە گوناحە گەورەکان خۆی لێ بپارێزە ئەنجا ئەمە چاکەکانن ئەمە فەرزن ئەمە سنەتن ئەمە ڕوکنن ئەمە پێویستە بیان کەی ئەمە ئەجری قیامەتە زیادەکە پارسەنگی ئەخلاقت ئاوا بۆ دروستەکە ئەمە دابوو نەریت و ئادابەکانە پێویستە سنووری خۆتیان تیا بپارێزی نایکە لەگەڵ هەواوەسی خۆی ڕۆ لەگەڵ وەسوسەکانی شەیتان نەتیجەتەن کە خوای پەروەردگار باسەکەوە فەرمێ ئەخرەجە ئەبەوەیکم من الجەنە ئاخر دایک و باوکتانی هەڵخەڵەتان باشە ئەو شەیتانە دەرەقەتی ئادەم هاتووە کە خوای گەورە دروستی کرد بە دەستی خۆی دەرەقەتی ئادەم هاتووە دەرەقەتی چۆن دەرەقەتی تۆ نایە بەڵام ئەم خۆی پێم مهمترە لە بابە شەیتانی چی ئینشاڵڵا خوای گەورە زاڵمەکا بەسەریە بەڵام خوای گەورە ڕێگای داوی بە قسەیەکە یا بە قسەی ناکەی خۆت حڕی جاش فەرمە شوێن هەنگاوەکانی مەکەون هەنگاوەکانی ئاوان جار بۆ جار لات شیرینەکە و هەنگاو بە هەنگاوت باتە پێشەوە هەرەوەندێت تا ئەڵقەکە کاتە لوتت تر وەکو حشتە ڕادەکێشە بە کەیفی خۆی خوای گەورە فەرمێ قل أعوذ برب الناس ملك الناس إله الناس من شر الوسواس الخناس پەنا بفەرموو کە پەنا ئەگرم من بە پەروەردگاری خەڵکی کە بە خەمیانەوەی گەورەیانە خالقیانە ڕۆزی دەریانە قل أعوذ برب الناس ملك الناس دا صلاة داريانا ملك طبعا بپاشا لم سردما ترجمة أكري بلام خواهي پروردگار دا صلاة داري همو دا صلاة داركاني ترى چوك دا صلاة داركاني ترى موي مخلوقا إله الناس أم خواهي پروردگارك أي ناسين كأون دخاون بدا صلاة كحاكميتي أو أي پرستين أو شاني پرستنا چوك هم خالقة هم مالكة وهم مليك إله الناس من شر الوسواس الخناس خواهي پنا أقرين بتو لو وسوساني كشيطاني خاطر دل درون مانو بو ضروري إنساني مسلمان دائما وشي لمعنى ببه بخاري خواني راضي به رحمتي خواهي لي أجرته كبيغمري خواه عليه الصلاة والسلام فرموي إن الشيطان قعد لابن آدم بأطرقه فقعد له بطريق الإسلام فقال تسلم وتذر دينك ودين آبائك وآباء أبيك فعصاه فأسلم ثم قعد له بطريق الهجرة فقال تهاجر وتدع أرضك وسماءك وإنما مثل المهاجر كمثل الفرس في الطول فعصاه فهاجر ثم قعد له بطريق الجهاد فقال تجاهد فهو جهد النفس والمال فتقاتل فتقتل فتنكح المرأة ويقسم المال فعصاه فجاهد فقال رسول الله صلى الله عليه وسلم فمن فعل ذلك كان حقا على الله عز وجل أن يدخله الجنة ومن قتل كان حقا على الله عز وجل أن يدخله الجنة وإن غرق كان حقا على الله أن يدخله الجنة أو وقصته دابته كان حقا على الله أن يدخله الجنة فرمي الشيطان شو سر چندهار ري مروف تا ڕێ ڕاستی لێ بگۆڕێ لە ڕێی مسلمان بوونەوە بۆی چوو جارە لە سەرەتاوە لە ڕێی مسلمان بوونەوە پێیوت بۆچی مسلمانەبی دینی خۆت و دینی باب و باپیرانی باوکی خۆت تەرکەکەی بەڵام ئەو گوێی پێنەدا و مسلمان بوو ئینجاویستی ڕێی هیجرەتی لێ بگرێ پێیوت بۆ کوێچی و بۆ کوێ بۆچیەچی بۆچێ خاک و ئاو ئاسمانی خۆت بەجێ هێڵیت و ئەڕۆی نمونەی ئەو کەسانی هیجرەتیان کردو وەکو ئێسترن ئەمە شەیتان واڵێ لە ڕاکێشانی باری قورسی ڕێگا دوورەکەیە بۆچێ ڕۆی تر تۆ هیجرەتەکەی بەڵام ئەم گوێی پێنەدا و هیجرەتەکەی کرد اینجا لە ڕێی جیهاد و ویستی لە ڕێی بکات و پێیوت جیهادی چیەکەی گیان و ماڵی خۆ دەخەیتە قوربانی چێ ئەڕۆیتە جەنگەوە ئەکوژرەی سبەینە ژنەکەت ماراکرێتەوە ماڵ و سەرەت و سامانیشت دابەشە کرێت بەڵام ئەم گوێی پێنەدا و هەرچووە جیهادەکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دوای ئەوە فەرمووی هەر کەسێ ئەوە بکە یعنی ئیمان و هیجرەت و جیهادەکە ئەنجام بدە لە قسەی شەیتان سارد نەبێتەوە بە قسەی ئەو نەکە حەقە لەسەر خوای پەروەردگار بیخاتە بەهەشت یعنی ئەوە مژدەیەکی خۆشە بۆ ئەو کەسانەی کە ئیمان و هیجرەت و جیهاد تەکالیفەکانیان هەموو هێناوەتە دی مژدەیەکی خۆشە کە بێخەمر خوای پەروەردگار لێیان ڕازی بێ و حەقیشە کە ئەیان خاتە بەهەشتەوە بە شەرتێک نەگۆڕێن هەر کەسێک ئاوا بڕوات و بکوژێ حەقە لەسەر خوای پەروەردگار کە بیخاتە بەهەشت هەر کەسێک لەو ڕێیە لە دەریاشا بخنچێ هەر حەقە خوای پەروەردگار بیخاتە بەهەشتەوە تەنانەت ئەگەر سواریەکەشی
گوێدرێژە ئەسپە ئێسترە حشترە هەرچی شتێککە هەیە لەقەی لێدا و کوشتی یان لە زمانەیە ماتۆڕە سیارەی هەرچی شتێککە هەیە وەرگەڕا و تایە مرد هەر حەقە خوای پەروەردگار بیخاتە بەهەشتەوە کەوابوو ئینسان مسلمان حەقە خۆی بپارێزێ دوورکەوێتەوە لەم فاک و فیکانەی شەیتان